بەڵێ شوشتنی گورچیلە دوو جۆری هەیە. شوشتنی گورچیلە وەکو جیهاز کە بە جیهاز و بە جیهاز غەسلەکە دەکرێتن، ئەمەیان فەرقەکە بەشەکی دیکەیە. بەڵام ئەو سنتەرە لێرە لە ڕێگەی ئامێر و شتنیە ڕاستەوخۆ لە ڕێگەی شوشتنی لە ڕێگەی ئەمەلیاتێکی گچکەیە نەشتەرگەرێکی بچووک لە بۆ هەناوی نەخۆشەکە لە بۆ کلێ دەکرێت و سۆندەکە دەڕوات و غەسلەکی لە بۆ دەکرێت وەکو فلودا و دەڕوات و پاکی دەکاتۆش گورچیلەکانی. باشە دکتۆرە، توانای چەند نەخۆشەیە کە ئێوە بتوانن وەری بگرن؟ ئەمە ڕۆژانە کە ئەو کەیسەیەکەوا دێتن ئەدمیشن ینی نامینێتەوە لە قسمەکەمان یەکسەر ڕاستەخۆ ڕاهێنانی پێ دەکەین و فێری دەکەین و ئەو هەوڵاتێکەوە لە گەریتی خانەوادەکەی یەکسەر دەگەڕێتەوە ماڵەوە. گرنگەکەی لەوەی لە ماڵەوە غەسەکەی خۆی بەردەوام دەبێت. باشە دکتۆرە، بێ بەرامبەرە یاخود بە بڕیپار ئەو شوشتنی گورچیلەش لەوەدایەکەوە بە خۆڕاییە.